سالار بەسە دێ چۆن ئاوا دەبێ هەموو ڕۆژێگە و گریان و شیوەنە زۆر بێتاقەتی بابوو بەسە دڵی منیش تون مەکە بە قوربانی خۆڵەکەی سەسەرت بم بابە بە قوربانت بم بابە پشتی شکاندم بابە بەسە سالار ئەوە 2 مانگە باوکم وەفاتی کردووە اینجا خۆی گەورەش دەفەرمێت دوای نەمانی هەر کەسێک نابێت تەرکی دنیا بکەین بەسە سەبڕۆی نانەکەمان بخۆین سێرکە زەڵاتەم دروست کردووە اینجا جەو بخواردنی کە باوکم حەزی لێ بوو کوبا ئابێستا چەند جارم پێی گوتی ئەو خواردنانە کە بابە حەزی لێ حازری مەکە بابە زۆر حەزی لە خواردنەی بوو دەزانم سالارگیان بەس هەستە دێ هەستە بانانەکەمان بخۆین هەچ بڕۆ من دوای دەوەرە وەرە چاوەڕێتم هیچ بەتەنیا نانم پێ ناوخێت بەڵێ باشی مامەکیان سەلامەت بی کچی خۆم چێ جەلابێت ئەی مامام دنیای چەند بێڕەحمە کەسی بیر نەماوە بەڵێ زۆر ڕاز دەکەی بەس کچی خۆم هەر نەمزانی بەڕێستان چێنە حەزەکەی بزانی من کێم بەڵێ بێگومان من لەیلام لەیلا کامە لەیلا لەیلای برازات کچی جەمیلی برا لەیلا باوەڕ بەجێیەکانی خۆم ناکەم هەتوو بەڕاستیتە لەیلای بخۆ سالارگیان بخۆ دەی ئابێستا گیانم ئەمن دەمێ لەو ماڵی بڕۆم بۆ ئابێستا هەر یەک مانگتمە توش دەگوازرێەوە تاو ئەمنم لەو ماڵی بەتەنە دەمینێمەوە ئێوایە مامم وادی داوە فەترێکی کە بچینە مەحکەمە و خانووەکە بفرۆشی ئەم دەشت گەورە مەکەوە مام ئەگەر شتێکی وها بکە زۆر باشە چاوم بەلای نادە لەو ماڵە لە پاش مردنی بابمان تۆ زانی چی زۆر زۆر گەورە دەکەی زۆر خەفەت دەخۆ تەلفۆن بەڵێ ماما سالار باشی کوڕەکەم باشی مامە گیان لە ماڵێ بەڵێ لە ماڵێنێ ماما ئافێستاش لە ماڵەیە ئابێسەشەوە لە ماڵەیە نانی دەخۆ مامە خێرە چ بووە هەندە باشە کوڕ باش جەم لێرا بگرە مەڕوونە هیچ لایەکی هێستا دێمەلاتان باشە خێر کە هاتم هەمووشتان لۆ باز دەکەم بابەتەکی گرنگ هەیە لە بیاو گۆژ بیزانت کوڕەکە باشە مامە گیان باش خوا حافیز دەبێت چی بوو بێت نازانم زۆر دەگریا نازانم هەست دەکەم شتێک ڕوویدایە بچکو زوو بێ پێمان بڵێت تازە نانم پێ ناخۆ فەرم مامە فەرم دانچ بەخێر بێ وەرم مامە گیان بابەکە وەر ماما ویست شتێکم لەو باز بکەی بۆ مشەوشی مامە گیان ئێمەشت قەلەق کرد وڵی ئەوی ڕاستی بی بابەتەکەی دەمێلۆتانی باس کەم دەبیڵە چی مامە نهێنیە کە چەند ساڵە شاردراوە بوو لەتان نهێنی چ مامە وەکو چ کوڕەکە بابەکە لەو میراتەی گۆ کەسە کەش هەیە مافی تێدا هەیە و پەشی هەیە مامە بەڕاستە تو و بەڕاستە قسانە مامە دەزانم ئەوگۆ باوەڕ ناکەن بەس باشم ژێ لێ ڕابگرن بەخوای ڕاستیتان لۆ باز دەکەم کێ تو مامە خوشکەچی کەشت هەیە ناوی لەیلایە لەیلا بۆ تا ئێستا گوێمان لە ناوی نەبووە دوای پاش ئەو هەموو ساڵەی ئەو کەسە لە چی بوو مامە کوڕم بالۆتام جێڕوە دەبی بن بەڕێ بینمە سەر بەڕێکاتی خۆی هاتیە بابتان جەمیل لە ساڵی هەشتاکان ژنە کەشی نابوو ناوی سوعان خدا منداڵێکی پێبەخشی بوو ناوی لەیلا بوو پاش 15 ساڵ ژیانی هاوسەری لێک زیابوونەوە بەڵام لەیلەی خوشکان زۆر لەو بابەتەی تووڕە بوو بڕیاریدا نە لەگە بابت بژی نە لەگە داچی هات لەکنە من ژیان
خۆدا پیرە و با پیرەشتان زۆر باش ئاگەی لەو مۆزوعی هەبوو هات لەکنەمە ژیان لێ بڕیاریدا هەتا ژیانی مایە لەگە بابت نەژیتن بابیشت چووکە پێخۆشی لەگەڵی بیتن ئەویش نەدەچۆکنی لێە حاشای لێکرد گوتی ئەمنیش نامەیە لەگەڵ بژی باشە ماما لو هەتا ئێستا باست نەدەکرد لێ کوڕ بابت نییە لێ نەدەگەڕا و مۆزوعی باس کرد لەبەر چێ لێدەگەڕا واللهی پێم چووکە وەچی پێم گوتی ئەو حەزی دەکرد لەیلا لەگەڵی بژی لێلەش نەیدەویست ئێستا لەکوێیە ماما؟ ئێستا هاتی تۆ شارەکەم لێرەیە لێرەیە باشە کو قسە لەگەڵ بکەین زۆر ئاسانە ئەوکە پەلەی مەکەن ئێستاکە تەلەفۆنی لەگە دەکەم قسەی لەگەکەم ستان هەیە چ ئارەزوو لە چ دەکەن پرسیارێکتانە لێ بکەن نانە ماما با ببینین با لە پێشەوە ببینین بزانین کێ بیناسین زۆر باشە ئێستا من دەچم پەیوەندی پێوە دەکەم باشە